چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ کەسانی خاوەن پێداویستی تایبەت لە کار و پیشە و شوێنی کارکردن شوێنەکان گشتی بێ یاخو شوێنی تایبەت بێت چۆنە تا چەند ئێمە هاوڵاتیانمان هۆشیاریان هەیە کە مامەڵەیەکی جیاوازتر مامەڵەیەکی ئاسانکاری چونکە توانەکانی ئەوان زیاترە لە کەسانی ئاسایی تریش هەمیشە وتومانە ئەوان بەشێکی گرنگی ناو کۆمەلگای ئێمن بەڵام چۆن کار ئاسانیان بۆ بکەین ئەمە زۆر گرنگە ئەویشەکەوێتە سەر ئەوەی تا چەند هۆشیارەکە بڵاوە و تا چەند لە دام و دەستگاکانە کار لەسەر ئەو کرەوە کراوەکە کار ئاسانی بۆ خاوەن پێداویستی تایبەت کرێ لە هەندێک دام و دەستگا کراوە دەستخۆشیان لێکەین بەڵام چۆن ئەمە بچێتە ناو دام و دەستگاکانی تریشەوە چۆن بچێتە ناو سەرشەقام چۆن بچێتە ناو شوێنە گشتیەکان ئەمانە کۆمەڵێ داواکارین کە من لێرۆڵم داواکارین ئەوەی ئێمەین هاوڵاتینە بێ هۆشیاریمان هەبێ گفتوگۆ لەسەرم بابەتاکەین بە میوانداری زۆر بەڕێز کاک سامان حسێن وەکو لێپسراوی یەکێتی کەمەندامانی کوردستان کە بەڕێزیان ئێستا لە ستودیۆ لای ئێمە میوانە کاک سامان زۆر بەخێر بێ بەیانی باش زۆر بەخێر بێ سپاس بۆ ئامادەبوونێ باسی مامەڵەکردنمان کرد ئەو شێوازی مامەڵەکردنە لەناو کۆمەلگای ئێمە ئەمەنە هۆشیارە تا بتوانین بە شێوەیەکی تەندروست مامەڵە بکەین یاخود جارێ ماومانە و پێویستە زیاتر هەوڵی بۆ بین سوپاسانەکەم دەستخۆشیتان لێکم کورسات هەمیشە پێشنگ بووە لە بەروی کە بەردەوام بەرنامەی هەبووە نەک لە بۆنە تایبەتەکانە بەڵکو لە ڕۆژە ئاسایەکانی شابووی کە مەدامی و خاوەن پێداویستی تایبەت لە بەرگی و چاوی بینەرابێ کە بۆی بەردەوام لەسەر کێشەکانی قسە بکەین مامەڵەکردن لە کوردستانە دوو جۆرە مامەڵەکردنێکی تاک هەیە وەکو تاک کە هەنێ جار ئازاری دەرونیش هەیە مامەڵەکردنێکی گشتیش هەیە کە ئەمە لە موسساتەکان و لە حکوومەت و لە دام و دەستگاکانە پێگەت لە ڕاستیدا ئێمە بە گشتی دەتوانین بڵین کە مەندامان خۆمان چۆنەڵی خۆمان گونجاندووە لەگەڵ ژینگەی هەرێمی کوردستانە چونکە تا ئێستا ئەتوانین ژینگەیەکی وە تەندروست نییە کە وەکو هەر وڵاتێکی تر وڵاتانی دەوروبەریشمان هەتا وڵاتە عەرەبیەکان کە کەمەندام چووە هەر شوێنەی کێشەی نەبێت بە تایبەت جۆری کەمەندامێکەش تاسیری هەیە بۆ نمونە کەسێک کە قاچێکی نێبێ ڕەنگە کار ئاسانتر بڕواتە شوێنێک لەوەی کە کەسێک نابینابێ یا کورتە باڵاوێت بۆیە زۆر جار کە ئێمە چینە شوێنەگە بۆ ئەگەر باسی بازار بکەین بۆ نمونە من ئەچمە بازار تۆ ئەچیتە جادەی مەولەوی یا بە شەقامی پیرەمێردا ئەچیتە خوارەوە ئاساییە دەیان بەرزی و نزمی ئەبڕی و دوکانەکان بە ئارەزی خۆیانی کردوێتی بە کاشی کردوێتی بە شۆستا یەکێ نزمی کردێتەوە یەکێ بەرزی کردێتەوە تۆ هەستی پێ ناکەی ئەڕۆیت لەگەڵ ئەم ڕیتمە ئەڕۆی بەڵام کەمەندامێک چەند جارێک ڕەنگە پێویستی بە باوەشگرتن بێ ڕەنگە پێویستی بە دەستگیرۆیکردن بێ ئەمە کە ڕاستە هاوکار دەبن خەڵکی ئاسایی هاوکار دەبێ بەڵام ئازاری دەرونی شتێن کە تۆ بۆیە ئەچیتە بازار ڕەنگە بتوانی جێ بگۆڕی ئەچیتە باخێک توازە قەرەباڵغێشی بێن ئەو قەرباڵەکەی هەر هیچ گرانیەکەی هەر هیچ ئەچیتە باخچەیەک هەنی منطق نییە بە باوەش بوو بەنە باخچێک ئەمە جوانیە تۆ ئەچیتە باخچێک سەعاتە دابنیشی یا ئەچیتە پارکێک یا ئەچیتە بۆ نمونە چاخانەیە بۆ مزگەوتێک ناکرێتەوە بە باوەش ببرێتە مزگەوتێک مامەڵە دروستەکە ئەبێ چۆن بێت مامەڵە دروستەکە لە ئەساسە ئەبێ ئەو شوێنە تایبەتمەندی کە مەندامانی تیا گونجاو بێت ئەگەر پێویستت بە هاوکاری بوو خۆت داوا بکەی بڵێ ئەتوانی لەمەیە هاوکاری بکەی چونکە لە هیچ وڵاتێکە کەسێک نیە یەکسەر ڕاستەخۆ پەلاماری کەمەندامێ بە باوەشی پیا بکات و کورسەکەی بگرێ و هەرچەند ئەمە جێی دەستخۆشیە جێی سپاسە لە وڵاتێمە وەکوتم ئێمە ژینگەکەمان گونجاو نییە مامەڵەکردنیکی گشتیمان هەیە لە دام و دەستگاکانە ئێستا ئێمە بۆ نمونە من چەند جاری کەش باسم کردەوە بەڕێوەبەراتی پاسپۆرت و مانەوە ئیقامە و لەگەڵ هات و چۆ لوتکەی دڵسۆزی و قیمەی ئەخلاقن بۆ کەمەندامێک کاچێ مامەڵەیەکی بێت طبعا ئەو سێ بەڕێوەبەراتیە بەردەوام بە خەڵکیشی پێدی ئەفسەرێکێت شتەکانە لێوەرەگرێت لەسەر کورسێک بەڕێزەوە دادەنێ ئاوێک و چایەکە بۆێنێ هەموو مامەڵەکە بۆ تاواکەن و ئەیەنە جێگەی دەستخۆشی لە هەموو دام و دەستگاکانی کەش ئەمە ڕەچاو بکرێ بۆی کە هاوکاری براخوشکەکانمان بین کە خاوەن پێداویستی تایبەتن بۆی کاراسانیان بۆکەی لێرەوە دەستخۆشیان لێکرد بەڵام هەنێ دایرەی تر هەیە ئەبێ بە زۆر خۆت بسەپێنی یا بۆ نمونە قەرباڵغێکی زۆر هەیە لە کاتی موچەوەرگرتنا لە کاتی ڕایکردی مامەڵەیەەکە لە کاتی معاملەکە ئەبێ بڵێ کاکە من کەمەندامم ناتوانم وەگەیەوە بوەستم ئەمەش ڕەنگە هەنێک کەمەندام من زۆر جار پێ بەجەرگی خۆمانم یعنی یەڵم بابە سەد کەس وەستاوە ڕاستە پێیان ناخۆش کاکە تۆ بۆی کوێچیتە پێشەوە نازانم چی و کاکە من کەمەندامم
تۆ من وەکو تۆ نیم لە هەموو دنیاە ئەڵێ ڕەچاوی کەمەندامان بکەن بەڵام ئەمە زۆرجار کەمەندامەکە ناوێ ئەمە بڵێ ناوێ هەستەکە ئەمە شکانە بەڵام ئەمە سەربەرزیە بۆ من تووشی ئەمریکی واقع بوومەتەوە من کەمەندامم ئەبێت لەگەڵ ئەمەی ئەم کەمەندامی خۆما تەفاعل بکەم بگونجێم ژینگەش لەگەڵ خۆما بگونجێنم بەڵام بەداخەوە زۆرێک لە دام و دەستگاکان ئەمەیان تیانە ڕەنگە بچیتە لای بەڕێوەبەرەکە ڕێزێکی زۆرە بگرێ بڵێ بەسەر چاو بەسەر بەڵام خۆ ئەبێ ئەمە بە سیستم بێت هەموو دایرەکان هەموو شوێنەکان بۆ نمونە من لەم چەند ڕۆژە لەگەڵ سەرۆکی شارەوانی کۆبوومەوە کۆمەڵێک گۆڕانکاری کرد لە وەکو سەرۆکی جوونەی شارەوانی لە شارەوانیا بۆ کەمەندامان ئەمە جێی دەستخۆشیە بەڕاستی کاتێکە کێشەکەی تی ئەگەێنی تی ئەگالەوەی کە تۆ بەڵێ خەڵکانێکن ڕۆژانە ڕۆکەنە ئەم سەرۆکاتی ئەم دایرەیە کەمەندامن ئەبێت تایبەت بنیان ڕەچاو بکرێ هەتا کورسی کەمەندامی ئەبێ دابنرێ ئەبێ دارشەقی زیاد دابنرێ ئەبێ خەڵکێک هەبێت کە کەمەندامەکە بینی خۆی بچێ بەرەوپیری نەک ئەو بڵێت خوا یارمەتی منەوە ئەمە دوو لایەن بەڕاستی بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەیە کە تۆ چۆن بتوانیت لە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران چۆن بتوانانی لە سەرۆکایەتی پەرلەمان ئەم حرمەت و ڕێزەتدا بڕژێنیتە خوارەوە بۆ تاک بە تاکی کۆمەڵگە بەڕاستیشکە ئەوان بڕیاردەری هەموو شتەکانن ئەوان ئەتوانن مەسەلەن پەرلەمانی کوردستان ئێمە یاسامان هەیە ئەڵبێ ڕێز لە کەمەندامان و ژنگەیەکی گونجاو کرێ بۆ کەمەندامان و قوتابخانەی تایبەت جاری یەک دنیان کێشەمان هەیە لە قوتابخانەکان بڕواکەی خوێندکارمان هەیە وازی هێناوە خوێندکارمان هەیە لە سەرەتای خوێندنەوە هەتا کۆتایەکەی لەگەڵ حرمەتم دەستی سەر ئاوی هەیە ناگونجەکەم سەر ئاوەکان بۆ ئەو ئەخر ئەمە تاوانە بۆ ئەو ئەیش حەزەکە یاری بکە ئەیش حەزەکە جەوێک گۆڕە ئەیش حەزەکە بچێتە تەوالێت بەڵام ناگونجێ کاتێک کە پێی ئەڵێ لە بیناکانمان کۆنن یا پارەی بارەمان لە بەردەستانیە بەڵام ئەوەی کە جێی دڵخۆشیە کەمەندامان بوونەتە چۆنڵی تەحەدیەکیان لە ناو خۆیانە دروست بووە ئەبێ بیبڕن ئەبێ لە ماڵەوە نەبن ئەبێ ئەم چواردیواری ماڵەوە ببڕون بێنە ناو بازار بێنە ناو شەقامەکان بێنە ناو دایرەکان بۆی ئەبینی لە زۆر شوێن کەمەندامی لێ ئەمە تەحەدی یعنی چۆنڵی ڕۆحێکی تەحەدی لە ناومانە دروست بووە کە ئەبێ ئێمە بەرەنگاری ئەم شتانە ببینەوە ناکرێت تەسلیمی واقعبی ناکرێت تەسلیمی سەیرانگاکان بە تەحەداوەڵم یەک سەیرانگانیە لە هەرێمی کوردستان بۆ کەمەندام بگونجێت بۆ یعنی بۆ ئەبێ کەمەندام لە ساڵەکان نەتوانێت گەشت بکە هەر ئەچیت کێشەی تەوالێتە دەیە کێشەی بەرزی و نزبی دەیە کێشەی ئەوە هەیە بچیتە نزیک ئاوێ کێشەی ئەوە هەیە شوێنێکی خۆشە بەربکەوێ یخۆ خەڵک لەوە تێناگا کە تۆ هاتووی بووەکو ئەی سەیرانی بەڵام تۆ تایبەتمەندی خۆتە دەیە بۆی بەڕاستی کێشەکان زۆرە بەڵام بە حکمی کە ڕێکخراوەکان واقعیان دروست کردووە و ڕۆشنبیریان و کەناڵەکانی ڕاگەاندنیش بە گشتی و کەناڵە ئاسمانەکان بەردەوام ئەمە ئەڵێنەوە کە ئەبێ حرمەتی کەمەندامان ڕەچاوگیرێ لە هەنێ شوێن قسە ناکەن بەڵام لە هەنێ شوێنیش احتیادی گلەی بەرەو ڕۆبێتەوە پێ دەڵێن تۆ واسە ئەەکەی پێ دەڵێن تۆ حرمەتی سەرە ناگری پێ دەڵێن تۆ بووە ئەەکەی یا مەسەلەن تۆ دەرکەوتی قسەکەی خۆت ئەگەر سیستەمەکە ئەوە جێبەجێ کات و لە سیستەمەکە هەبێ ئیتر بابەتەکان لە لای خەڵک یعنی ڕۆشنبیری دروستە بێ بۆیە ئەم بابەتانە نامێنێت یعنی ئەوەی زیاتر چاویان لەسەر بابەتەکە برینار ناکرێ یعنی بۆ نمونە من لە شەقامی کاوە شوێنێک دانراوە تایبەتە بە ئۆتۆمبیلی کەمەندامان ئارمێکی کەمەندامیدان ئەمە شتێکی جوانە شتێکی سەردەمیانەیە بەڵام بە ئاواتۆم ڕۆژێ بچم دوو عەرەبانەی لێ نەبێت جادەی ئۆرزی بە هەماشەوە ئەڵێ کاکە من 7 ساڵە لێوە ئیژەکەم تۆ ناتوانانی من دەرکەی من کاکە ئەمە شوێنی کەمەندامانە لە هەموو ئۆرزی و جادەی کاوە یەک شوێنمان هەیە منطق نییە تۆی سارەکەدەوە سێنی 2 سەعات ئەمە من حەقی منە منیش بۆ 1 سەعات بۆم هەیە بۆچم ئیشێکی بە پەلەم هەبێ بچم بیوەسێمە بڕواکی چەندەن جار لەگەڵ تەکسی و لەگەڵ سیارەکانی ترا بۆتە کێشەمان لەگەڵ کاکە ئەمە ئی کەمەندامە یعنی تاتی ئەگەێنی کەمەدەمە کاتەکەی تو ئەڕۆ بەڕاستی بۆیە ئەگری خەڵک خۆی بەگشتی لەمە تێبگا هاوکارە بێت بڕواکەی کێشەی چیمانەیە زۆرێک و کەمەندامانی کێنە لای من ڕۆژانەوانی لەسەر کورسی کەمەندامان لەگەڵ حرمەتم بۆ هەموو شۆفێر تەکسیەکان بەڵام ئەڵێ جاروای لە 15 تەکسیە تەکسیێک بۆ من ناوەستێ چکە تاقەتی نیە ئەم عەرەبانەیە بارکە و بیخاتە تەکسیەکە و باوەشی پیاکە و نەفەرێکی کە سەرخا خۆی سەرگە و هیچ کێشەی بەڵام تەکسیش هەیە متعاتفە جوانە شخص یعنی یارمەتی ئەیە بەڵام ئەڵێ جاروە بە سەعات لەبەر هەتا و بارانەوە ساڵ یەک تەکسی بۆم ناوەستێ باش کاک سامان ئیتر ئەمە پێمان نییە بۆ نمونە لاانێ سیستەم لەم بابەتە زۆر دەور ببینێ ئەمان هۆکارەکەی گەڕانی تۆ بۆچی بۆ نمونە وڵاتێک هەیە ئێماڵێن بەزەییان تیاکەمە عەتفوسۆزیان کەمە بەڵام لەم کاتانە هەڵوێستیان زۆر باشتر لە لای خۆمە لا دوای ئەمە بناغی هۆکارەکەی گەڕێتەوە بۆچی ئەوان خاتون لە ماڵەوە کە دەرەچێ کەمەندامێک حسابی ئەوە کراوە هەتا هەر شوێنێکی ئەو وڵاتە بڕوات بە چاک و خراپیەوە بە باش و ناباشیەوە تایبەتمەندیەکەی گونجاوە
ئەسڵەن پێویستی بە کەس نیە پاس تایبەتمەندی کەمەندامیتە تەکسی تایبەتمەندی کەمەندامیتە لە مووقیفێکە ئەوەسی ڕەمپایە دوای ئەوە تۆ بۆ نمونە ئەو شوێنانی کە بۆ کەمەندام گونجاوە بۆ خەڵکی نەخۆشی گونجاوە بۆ ئافرەتێک کە حەملی هەیە گونجاوە بۆ پیرە پیاوێک بۆ داپیرەیە کە ناتوانێت بڕوا بە گۆچانێک خۆ ئەوانیش لە ئێمە تەندروستە بۆ هەمووان تەندروستە بەڵام ناکرێت جاروە بینایەک تەواو ئەبێت ئەڵێ ڕەچاوی کەمەندامی پارێزراوە بەڵام ڕەمپایەکی دروست کردووە تەحەداکەم تۆ کەسێکی ئاسایی بتوانی پیاسەکەی ئەمە بەس بۆ ئەوەی کە لیژنەکە هاو بڵێ کە ئەو یعنی لەسەر ستانداری جیهانی نییە بەڵام لە وڵاتانەوە نیە نابینایە کە بەپێ گۆچانەکەی جۆرێک لە ئامریان بۆ داناوە لە ژێر زەویە ئیتر لی تێک ناچێت کورتە پاڵایەکە بە هەمان شێوە کەمەندامێکە لەسەر کورسی کەمەندامیە ناکرێت بڵێ لە مووقیفە بدام گرودەحنی خۆی اعتیادی سیارەکان نزمە بنەوە ئەم هەموو تەکسی هاتۆتە هەرێمی کوردستان چەند جار داوامان لە کۆمپانیەکان کردووە کاکە هیچ بێت 4 تەکسی بێنن کە بۆ کەمەندام بگوجێ وەڵام شەریکە بۆمان دروست ناکە عنی چۆنەڵێ هەموو بەڕیری بێتام و بێمەعنا یەک پاز نییە لە هەرێمی کوردستانە لە هەموو هەرێمی کوردستان یەک پاز نییە بۆ کەمەندام بگونجێ ئەسڵەن کەمەندامتان دیوە بە پاز هات شۆکە نه بۆ ئەبێ بیکە بە ئەمری واقع ئەبێ کەمەندام بەس بە تەکسی هاتوو چۆکە کە لە وڵاتانە بە پێچوانەوە نییە بەناوی تەکسی کەمەندام زۆر جار لە کۆمەڵی وێنەشماندانە ئۆتۆمبیلی تایبەت بە خۆتان هەم بۆ هەڵگرتنی و کورسیەکە لە سەری دانیشی بۆ شوێنەکان من پێم خۆشە باسێکیەوە بکەین ئێستا لە هەرێمی کوردستان بەگشتی یەکەکانی نیشتەجێبوون زیاتی کردووە یعنی خەڵکەچێ لەوێ بتوانێت لێ ژیان بەسەر بەرێ ئێوە تا چەند کار ئاسانی بۆ ئێوە کراوە تا چەند ڕەچاوی ئەوە کراوە لە یەکەکانی نیشتەجێبوونە شوێنی تایبەت هەبێ بۆ هاتوو چۆکردنی ئێوە بۆی کە بتوانن ئێوەش لەوێ مستەفید تا ئەم لەحزەیە قسە لەگەڵ جەناب تاکەم ئەسە من ژدێکی خۆشیش ڕاگەێنم بەڵام یەکەی نیشتەجێبوون نییە لە هەرێمی کوردستان تایبەت کرابێ بە کەمەندامان یا ڕەچاوی باری کەمەندامان کرابێت یاخود دیسکاونتێک داشکاندنێکی تایبەت کرابێت بۆ کەمەندامان بۆ هەموو ئەو بۆ بەرهێنانی کە یەکەی نیشتەجێبوونیان کردووە لە هەرێمی کوردستان ئۆڤەر هەیە بۆ کەسێکی ئاسایی وەکو بەڕێسان ئەچی بە 6 مانگ جارێک مەبلەغی پارەیی بۆ کەمەندامانیش بەهەمەشێ ئەمە دیار هینە عنی بێجگە لە تەکلیفی شخصی کە کەمەندامەکەی بۆ لای من تخوا تەکلیفم بۆ بکەن لە خاوەنی کۆمپانیەکە ئەمە تەکلیفی شخصین کە ئەڵێم ئەمە کەمەندامە یارمەتی بە ئەویش بە دەگمەن ئەگەر بۆ نمونە 100,000 یەکەی نیشتەجێبوون لە سێمانیا دروست کرابێ بە هەموو یەکەکانەوە 3 کەمەندامیتیانە بۆ یەکەی نیشتەجێبوون بۆ خەڵکی هەژار دروست دەکرێت بەڵام ئێستا شارێک یەکەیکی نیشتەجێبوون بۆ تا 7 دەفتەر و بۆتە 8 دەفتەر و بۆتە 20 دەفتەر ناتوانێت کەمەندام بیکڕێت بە چی بیکڕێت بە موچێکی 100,000 بیکڕێت بەڵام خۆشبەختانە لەسەر دەستی کاقوبات ئەوە بوو ئەم پرۆژێ زۆر دەنگانەوە یایەوە زۆر خراپ لەسەر من شکایەوە کە گوایە من درۆ ئەەکەم من ڕاز ناکەم کاقوبات بەڵێنەکەی ناباتە سەر بەڵام من بە خۆشحاڵیەوە ڕای ئەگەێنم شاری نیشتەجێبوونی ژیانەوە لە دایگە بێ بەم نزیکانە شاری نیشتەجێبوونی ژیانەوە کە لە سەدا 24 یەکەکان هەر تقریبن بەبێ بەرامبەرە بۆ کەمەندام نە بەبێ پێشەکیە بە ماگانێکی کەمە لەسەر موچەی کەمەندامیە بە جوانترین کوالەتی بە هەموو ڕەچا و پارێزراوی تایبەتمەندەکانی کەمەندامانە کە بۆ کەمەندامان دروست دەکرێت کاقوبات کردوێتی من سوپاسی ئەو هەڵوێستەیەکەم هەتا ئێسش سوورە لەسەروی کە ئەبێ بکرێت و ئێمە زەویەکەشمان وەرگتووە و ڕادستیشمان کراوە ئێستا لە سایت پلانایە سپاسی سەرۆکی شارەوانیەکەم کە ئەماوێ زۆر هیلاک بۆ لەگەڵمان و کاک عەزیزی وە بەرهێنانیش خاتو لەیلا و کاک عەزیز کە بەردەوام بە تەلەفۆن لەگەڵیانم کە کێشێک دروستە بێ خۆیانیانە سەرخەت چونکە بۆ لە هەموو عێراقا نەک لە کوردستان لە هەموو عێراقا بۆ یەکەمین جارە شارێک دروست بکرێ بۆ کەمەندامان تایبەت بێ بە کەمەندامان و قوتابخانێکی تایە بۆ کەمەندامان و پارکی تیا بۆ کەمەندامان و جیمی تیا بۆ کەمەندامان مەسبەحی تایە ئەمە زۆر مهمە ئەم شارە دروست بکرێت سلێمانی چۆن هەمیشە سمبول بۆ هەمیشە پێشکەوتی بۆ ینی جێگەی دڵخۆشیە کە 1000 یەکەیە لەم 1000 یەکەی ئەو 240 هەر ئەتوانی بڵێن بێ بەرامبەرە بۆ کەمەندامان لە دوای ئەوەشی ئەوەی کەشی کە کەمەندام و شارەکە بە ڕێژێکی زۆرکەم من ئەمێ ئەو مژدێ بم بەڵام لە کاتی خۆیان بەردی بناغیدا ئەنین و ئەوەی کە قسەتان پێوتین لەسەری درۆ نەبوو ڕاست بوو من سپاسی هەموو ئەو کەساناکەم بە تایبەت کاخوبات کە ئێستش بەنامە لەگەڵمایە ئەڵێ هەر کێشێک بوو یەسەر پێم بڵێ سامان بۆی من تەداخلی تیا بکەم دەیانجا تەداخلی تیا کردەوە ئیشی تیا کردووە بەڵام کوردوەتەنی وەکو لە شارەوانیە لە ئیشەکانتان وەکو ئاو ئەڕوا وەکو ئاو ئەڕوا سپاس بۆخوا ئەمە مەبەسم وەکو نیشتەجێبوونەکە کە جێی دەستخۆشیە بۆ سلێمانی و
بۆ کەمەندامانی سلێمانی و بۆ ئەو کەسێک کە خاوەنی سلێمانیە ئەو ئیشە بکا بۆ کەمەندامان. وەڵاوەرچێکی دڵخۆشیە بۆ ئێمەش بەدڵنیایی وای ئەوەی زوو بچێتە بواری جێبەجێکردنەوە سوپاس بۆ هەموو هەوڵەکان کە دراوە تاوە کۆم پرۆژێ بچێتە بواری جێبەجێکردنەوە ئەم شارەوەشی جوانە هەمیشە حەزمان کردووە کە هەمومان خێزانێکین بەیەکەوە ئەمە ژوای کردووە کە لە کار و پرۆژەکانمانە بەردەوام بین. جێی دڵخۆشی سپاس بۆ تۆ من دڵنیام ئەگەر بۆ خۆشتان بووە هەرۆنەتان پێ خۆش زۆر خەڵک ئەو شعوری لا دروست دەبێت ئەو جێگەی دڵخۆشیەوەی کە کەشێکی زۆر زۆر باشتر بۆ خاوەن پێداویستە تایبەتە ئازیزەکان دروست بکرێت لە کوردستانی خۆمان بەخێراتن